نیۆڕۆتان باش هەموو لایەکتان بەخێر بێن. بەداخەوانێ ڕۆژی سیویەکی 12/2024 کۆتا ڕۆژی ساڵ هێزێکی ئەمنی هاتوونەتە سەر بارەگای کۆمپانیای گزنگی بەرەبەیان و داوایان لێکردووە کە ئۆفیسەکە دابخەن و بەبێ هیچ ئاگادارکردنەوەیکی پێشوەختە کە لە کاتێکە ئەو کۆمپانیا لە ساڵی 2007ەوە مۆڵەتی فەرمی هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە ساڵی 2010ەوە کارەکانی خۆی دەکات و ساڵی پار لە مانگی 5 ئەم کۆمپانیایە مۆڵەتی فەرمی خۆی نوێ کردوێتەوە و هیچ کێشەیەکی یاسایی نەبووە، بەڵام لە کۆتایی ساڵدا بینیمان کە ئاگادارکراونەتەوە بەوەی کە ئەم کۆمپانیا لەلایەن ئەنجومەنی دادوەری عێراقەوە بڕیاری وەستاندنی کارەکانی دراوە و ئێمە وەک سنتەری میترۆ پێمان وایە کە ئەمە بڕیارێکی سیاسیە و ئامانج لێی بەردەستکردنەوەی کاری میدیاییە لە هەرێمی کوردستان. و بەداخەوانێ بابەتێکی کە ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا داخستنی کەناڵەکانی ڕاگەاندن و داخستنی ئەو کۆمپانیانەی کە کاری بەرهەمێنانی میدیایی دەکەن بۆ کەناڵەکانی ڕاگەاندن زۆر بە ئاسانی دادەخرێن و هەر کاتێک ویستی بێتیانە بربەستیان بۆ کارەکانیان داناوە، ڕێگریان لێکراوە، تەنانەت چەندین کۆمپانیان بێمان بینیوە کە داخراون کە ئەمەش بەشێکی گەڕێتەوە بۆ نەبوونی هاوپشتی پێویست لە نێوان ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیایەکان کە ئێمە بەردەوام جەخت لەوە دەکەینەوە کاتێک کە ڕۆژنامەنووسێک دامەزراوەیەکی میدیایی کۆمپانیایەکی بەرهەمێنانی میدیایی کاتێک کە ڕوبەڕووی کێشەیەک دەبێتەوە پێشەلکاریەکی بەرامبەر دەکرێت یاخود بربەست لە بەردەم کارەکانی دادەنرێت داوامان کردووە کە لەلایەن ڕۆژنامەنووسان و هاوپیشەکانەوە جۆرێک لە هاوپشتی هەبێت بۆ ئەوەی کە ئەم فشارانە گەورە ببن و هەموو کەس نەتوانێت وا بە شێوەیەکی ئاسان ڕێگری بربەست لە بەردەم کاری ئازادی میدیایی لە هەرێمی کوردستان دروست ببرێ. بەداخەوانێ لە ماوەی ڕابردوودا ئەم هاوپشتیە زۆر لاواز بووە و ئومێدەوارین کە لەمە دووە بەو شێوەیە نەبێت و ئێمە وەک سنتەری میترۆ داوا دەکەین کە ڕوونکردنەوەی زیاتر هەبێت. ئایا هۆکاری داخستنی و یاخود ڕاگررتنی کارەکانی ئەم کۆمپانیایە چییە بەڕوونی؟ ئەوەی کە باز دەکرێت بڕیاری ئەنجومەنی دادوەری عێراق پاڵپشت بۆ بەوەی کە بەهۆی ئەنجومەنی دادوەری هەڵبژاردن کە سێ پارتی سیاسی لە هەرێمی کوردستان هەڵوەشاندوێتەوانەیە و ئەم کۆمپانیایش بەهۆی ئەو بڕیارەوانەیە ناتوانێت کارەکانی بکات کە لە کاتێکدا ئەم کۆمپانیایە کۆمپانیایەکی مساهمەیە کە پشت کۆمپانیایەکی خاوەنەکەی چەند پشتێکن یاخود چەند کەسێکن و ئەو کەسانی تاکن و کەسانی معنەوین کە ئەو کەسانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن و هیچ پەیوەندیەکیان یاخود خاوەنداریەتی ڕاستەوخۆی ئەم کۆمپانیا ناگەڕێتەوە بۆ هیچ پارتێکی سیاسی. بۆیە ئومێدەوارین لەوەی کە بە زووتی کات ڕوونکردنەوە بدرێت لەسەر ئەوەی کە بۆچی ئەم بڕیارە دراوە و بۆچی کۆمپانیاکە بڕیاری ڕاگررتنی کارەکانی دراوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە وەکو کۆمپانیای گزنگی بەربەیان لێرەیە ڕوونکردنەوەیەکمان هەیە هەم بۆ هەندێک میدیا کە کار لەسەر ئەوەکەن و ئەیبەستنەوە بە پرسی داخستنی هەر سێ حیزبی باشووری کوردستان کە لەلایەن عێراقەوە بە بڕیاری ئەنجومەنی دادوەری داخراوە و وەک کاک دیاریش باسی لەوە کرد ئێمە هیچ پەیوەندیەکمان بە ئەو حیزبانەوە نییە و کۆمپانیاکە بۆ خۆی پشکە و خاوەندارەتی لەلایەن کەسەوە دەکرێت و بەیاننامەیەکمان ئامادەیە کە بۆتان بخوێنینەوە. بەداخەوە ڕۆژی سیوێکی کانونی یەکەم و کۆتا ڕۆژی ساڵی 2024 هێزێکی ئاسایشی سلێمانی هەڵیانکوتایە سەر ئۆفیسی سەرەکی کۆمپانیای گزنگی بەربەیان بۆ هەموو پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی سنووردار کە کۆمپانیایەکی بەرهەمهێنانی میدیاییە و تابلۆی کۆمپانیەکەیان داگرت و کارەکانیان ڕاگرتین بەبێ ئەوەی هیچ بڕیارێکی یاسایی یاخود فەرمانێکی دادوەریان پێبێت. سەرباری تێپەڕبوونی 3 ڕۆژ بەسەر داخستنی کۆمپانیەکەمان
تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان و لایەنی جێبەجێکار کە بەرپرسە لە داخستنی کۆمپانیاکەمان هیچ ڕوونکردنەوەیەکی فەرمیان لەبارەی هۆکاری داخستنی کۆمپانیاکەمان پێنەداوین. لە کاتی هەڵکوتانە سەر ئۆفیسی کۆمپانیاکەشمان تەنها پێیان وتین کە هەفتەی داهاتوو سەردانی دەستگای ئاسایشی هەرێم بکەین و هیچ ڕوونکردنەوەیەکی دیکەیان لەسەر بڕیارەکە پێنەداین. ئێمە بەسەر سوورمانەوە لە بڕیاری داخستنی کۆمپانیاکەمان دەڕوانین، چونکە کۆمپانیاکەمان بە فەرمی لە 26/12/2017 لەلایەن بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی کۆمپانیا خۆماڵیەکانی سەر بە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان بڕوانامەی دامەزراندنی بە ژمارە 26/1077 پێبەخشراوە و لە 27/5/2024 با بڕیاری ژمارە 8283 مۆڵەتی نوێ کراوەتەوە و ساڵانەش ئەم ڕێکارەمان گرتووەتە بەر و هیچ گرفت و پاڵنەرێکی یاسایی نییە کە بکرێتە پاسا و بناغەی بڕیارێکی لەو شێوەیە بۆ ڕاگررتنی کارەکانی کۆمپانیاکەمان. کۆمپانیای گزنگی بربەیان کۆمپانیایەکی بەرهەمهێنانی میدیاییە و گرێبەستی کارکردنی لەگەڵ تەلەڤیزیۆنی ژن تیڤی هەیە و بەرنامە و پرۆگرامی بۆ ئامادە دەکات. لە ماوەی 7 ساڵی ڕابردووی کارکردنماندا بەو پەڕی پابەندێتیەوە ڕێسا و یاسا کارپێکراوەکان و ئیتیکی کاری میدیاییمان ڕەچاو کردووە و تەریب لەگەڵ کۆی بنەماکانی کاری ڕۆژنامەوانی بووینەتە دەنگ و ڕەنگی ژنانی باشووری کوردستان و کاری میدیایی چڕمان لەسەر پرسەکانی ژنان کردووە. بەڵام دەرکردنی وەها بڕیارێک کە هیچ پاڵنەر و پاساوێکی یاسایی نییە ئەو پەڕی پێشێلکردنی یاساکانی کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵی 2007 و یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە هەرێمی کوردستان ژمارە 11 ساڵی 2013 کە مەودا و زەمینەی ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستان دەستەبەر دەکەن. لەو سۆنگەیەوە ئێمە داخستنی کۆمپانیاکەمان بە پێشێلکاریەکی زەقی ئازادی کاری ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان لە قەڵەم دەدەین و پێمان وایە دەرکردنی ئەو بڕیارە و داخستنی دەستگایەکی میدیایی جارێکی دیکە هەرێمی کوردستان بەگشتی و سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی دەخاتەوە بازنەی سووری بەرتەسکردنەوەی ئازادی کاری میدیایی و هێندەی دیکە ناوبانگی هەرێم لە ڕووی کاری میدیاییەوە لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەش لەکەدار دەکات. هەر بۆیە داوا لەلایەنی بەرپرس لا دەرکردنی ئەم بڕیارە و کۆی لایەنە پەیوەندیدارەکانی دیکە دەکەین ئەگەر لە خەمی ئازادی و کاری ڕاگەیاندن و گەیاندنی دەنگی ژناندان ئەوە هەرچی زووە کۆسایی بەم پێشێلکاریە بهێن و دەست لە هەوڵی کەپکردنی میدیای ئازاد هەڵبگرن و دەمودەست ڕێگە بدەن کە کۆمپانیاکەمان درێژە بەکاری ئازادانەی میدیایی خۆی بداتەوە و لەوە زیاتر مەودای ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستان بەرتەسک نەکەنەوە. هەروەک داواش لە سەرجەم خەمخۆرانی ئازادی و دەنگ و ڕەنگی ژنان لە هەرێمی کوردستان دەکەین. پشتیوانمان بن لەم دۆخەدا و ببنە سەنگەرێکی قایمی بەرگریکردن لە ئازادی کاری میدیایی و ڕێگە نەدەن لەمە زیاتر میدیای ئازاد ڕوبەڕووی سەرکوت و داپڵۆسین و داخستن و کبکردن ببێتەوە. ئێمەش وەک لە پێشتر بەڵێنماندا و ئێستاش دووپاتی دەکەینەوە کە هەرگیز ئەم جۆرە بڕیارانە کە هیچ بناغەیەکی یاسایی نییە ناتوانێت دەنگمان کپ بکات و وشەکانمان پێخود بداتەوە. بە پێچەوانەوە ڕژد و پێداگر دەبین لەسەر درێژەدان بە کاروانی میدیاییمان لە پێناو بەدیهێنانی کۆمەڵگەیەکی ڕەنگڕێژ بە دەنگی ژن و دوور لە هەر توندوتیژی و داپڵۆسینێک. زۆر سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان و سوپاس بۆ ئەو چالاکوان و ڕۆژنامەنووس و هەر کەسێک کە ئەمڕۆ لەگەڵمانە بووە. بێگومان ئەم کۆدەنگیەوە ئێمە کە ئێوە لە پشتی خۆمان دەبینین هەم وامان لێ دەکات کە پێداگر بین هەم سووریشمانەکات لەسەر ئەوەی لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا بووینەتە دەنگی ژنان لە دواتریشدا بە سووربوون لەسەر ئامانجەکەمانەوە بە سووربوون و بە گورترکردنی کارەکانمان لە باشووری کوردستان و بەتایبەت لە هەرێمی کوردستانە بەردەوام بین. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان.